بەڵێ بێگومان ئەمە بۆ چوونەکانمان بینی کاردانەوەکانیشمان بینی ماوەی 2 ڕۆژە کوردستان 24 بە بەردەوام باسی کاردانەوەکانی سەردانی سەرۆک مەسعود بارزانی دەکات بۆ بەغدا و دەمانەوێت گفتوگوی زیاتر بکەین ئێستا هەر لە سەر ئەو سەردانکردنە لەگەڵ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر شێرزاد سلێمان کە مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی لەگەڵمان بەخێر هاتی دکتۆر. ئێستا لەگەڵمان بوویت و پێش کەمێک لەمەوبەر ئاگادار بووین کە قونسوڵی ئێران سەرسامی خۆی دەربڕی جگەلەوە ئاگادارین کە هاوڵاتیانی عراقیش لە راپۆرتەکانە دیارەکە گەشتبینن بەو سەردارەی سەرۆک مەسعود بارزانی بۆ بەغدا. دەمەوێت بزانم پێتان وایە کە ئەم گەشتبینیانە ئەم سەرسامبوونانە ئاماژەیە بۆ ئەوەی کە خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ئاسۆی چارەسەری کێشەکان هەبێت؟ بەڵێ پێشەچی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بە شێوەیەکی تایبەت و خەڵکی عراق بە شێوەیەکی گشتی دەکەم کە لە دوجار پەنایان بۆ مەرجەعی باڵای کوردستان جەنابی سەرۆک بارزانی برد وەکو فریاد ڕسێک بۆ ئەوەی هەموو ئەو گرێچوەرە ئاڵۆزانەی کە چەندین ساڵە لە ماوەی 21 ساڵی ڕابردوو عراق بەدەستیەوە دەناڵێنێ لە سەردەستی مەرجەعی باڵای کوردستان جەنابی سەرۆک بارزانیەوە بکرێنەوە. هەڵبەتە ئەم گەشتبینیە زۆر لە جێی خۆیدایە، زۆر لە واقعە، زۆر لە لۆژیکدایە. بۆ ئەگەر تەماشای عراق بکەین لە 2003 تاوەکو ئێستا سێ جۆر عراق دەبینین. عراقێک ئایا بەڕێوەبردنە، عراقێک ئایا حکومداریە، عراقێک ئایا دەسەڵاتداریە. هەڵبەتە هەر سێ چەمک پێناسە و لێکدانەوە و فەلسەفە و شرۆڤەی جیازیان بخۆیان هەڵدەگرن، بەڵام ئەگەر هەڵوەستەیەکی کورت لەسەر ئەو سێ چەمکە بکەین و ڕۆڵ و پێگە و کاریگەری جەنابی سەرۆک بارزانی لەو سەردانی مێژوویەدا باز بکەین خۆی لەوەدا دەبینێتەوە. بەڕێوەبردننی عراق جێگەی هەڵوەستە لەسەرکردن و تێڕامانێکی قوڵە کە تەماشا دەکەین بەو شێوێنیە کە خەڵکانی عراق لە دوای 2023 و دروستریش بورن لە دوای 2023 و دروستریش لە دوای پەسەندکردنی دەستوری هەمیشەی عراق لە 2005 نەبووە ڕنگدانەوەی جێبەجێکردنی دەستور. لە هەمان کاتدا ئەگەر تەماشای حکومڕانی عراق بکەین حکومڕانیەکی بێ ئەزمموی لە کەوتەکایەوە وێڕای ئەوەش ئەگەر باس لە دەسەڵاتداری عراق بکەین زۆرێکە لەو دەسەڵاتداریەی کە هەمیشە کاری لەسەر ئەوە کردووە کە پەراوێزخستن و سڕینەوەی بەرامبەر و ستەمکاری سیاسی و ناسەقامگیری سیاسی و فەوزای سیاسی لێکەوتوتەوە. بۆیە عراق لەو ساتە وەختە مێژوویەدا پێویستی بە فڕیادڕسێکی مێژووی گەورە و بەهێز و کاریگەر هەبووە کە ئەویش بەردەستە لە جەنابی سەرۆک بارزانی وەکو مەرجەعێکی باڵای کوردستان و مەرجەعێکی ڕوحی گەورەش بۆ تەواوی گەلانی عراق کە لە سەردەستی جەنابیان هەموو ئەو گرێچوێرە ئاڵۆزانە بکرێنەوە. ئەومان لەبیر نەچێت تەنها جەنابی سەرۆک بارزانی بە بێ مجامە لە توانی لەو سەردانەدا هەموو ئەولانە هاودژ و پێکناکۆکانە لەسەر مێزی گفتوگۆ کۆبکاتەوە بەژەوەندەکان هەمویانی کۆکردوتەوە لەسەر یەک مێزی گفتوگۆ. وەلایەنە سیاسەکانی عراقیش هەمیشە جەخت لە هەماهەنگی و یەکلاییکردنەوەی کێشەکان ئەکەنەوە. پێت وایە کە ئەم سەردانە ئەبێتە هۆی ئەوەی کە لایەنە عراقیەکان لەسەر بەڵێنەکانی خۆیان ئیتر پابەند بن و جێبەجێ بکەن. هەڵبەتە دەکرێت بە زۆرێک لە گەشتبینیەوە تەماشا بکەین. لە کاتێکدا هەندێک لێکەوتە و دەرکەوتەی ئەو سەردانە دەکرێت لە ماوەیەکی نزیکدا ئاکام و دەرەنجام و بەرهەمەکەی ببینی. هەندێکیشی لەوانەیە پێویستی بەکات هەبێ، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی بنیاتنرا لەو سەردانی مێژوویەدا سەر لە نوێ بنیاتنانەوەی متمانەیە لە نێوان پێکهاتەکانی عراق بۆ ئەوەی پەنا ببەنە سەر ئەو سێ پرەنسیپە بەهێزەی کە جەنابی سەرۆک بارزانی هەمیشە پەنای بۆ بردووە و بانگەشەی بۆ کردو، ئەویش تەوازن و شەراکە و تەوافق بووە. دەبێ هەموو لایەنە پێکهێنەرەکانی پرۆسی سیاسی عراق پەنا بۆ ئەو سێ پرەنسیپە گرنگە بن بۆ ئەوەی عراق بەرەو سەقامگیری بڕواتن و عراقیش چیتر لە مەودووە خۆی نەخاتە باخچەی پێشەوەی وڵاتی قوڵ کە لە وڵاتی قوڵەوە ئەجندای دەرەچی بەسەر پێکهاتەکانی عراقدا بسەپێنرێ بۆ ئەوەی فەوزای سیاسی و پشێوی سیاسی لە عراق جارێکی تر دووبارە نەبێتەوە. باشە بۆ خۆتان ئاگادارن کە لە هەواڵەکانی شسەکەمێک لەوبەر هەر لەم گەشتەی ئێمە باس لەوە ئەکرێت کە لایەنە سونەکان پێشوازی لەو دەست پێشخەریەی سەرۆک بارزانیەکەن بۆ پێشنیارەکەی بۆ لایەنە سونەکان. کەواتە ئەتوانین بڵین
چاوەڕوانیکی زۆر لەم سەردانە ئەکرێت و دەرەنجامەکانیشی دەرکەوتون. بەڵێ ئەومان لەبیر نەچێت ئێستا پێکهاتەی عراق هەر وڵاتێک خۆی لە چەند سیستەمێکدا دەبینێتەوە دەسەڵاتی دادوەری کە دەبینین خۆی لە ئەنجومەنی باڵایی دادوەری و محکمەی فیدرالی ئیتیحادیدا دەبینێتەوە کە دەبینین چۆن کەوتۆتە ژێر ڕچێفی دەوڵەتی قوڵ و جێبەجێکردنی ئەجندا سیاسیەکانی لەبەرجێشی قانونی کە بۆ خۆی خستۆتە جێژاوێکەوە کە وەکو بڵێن خاڵی لەسەرە خاڵی تر پێکهێنانی ئەنجومەنی یاسادانان کە خۆی لە پەرلەمانی عراقدا دەبێنێتەوە کە بەرپشتی سون نەکەوتووە و ئێستا لە فراغێکی یاساییدان بۆ ئەوی چۆن بتوانن بە دوای دەریچەیەکدا بگەڕێن بۆ هەڵبژاردننی سەرۆکێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق سەرۆکی پەرلەمانی عراق هەڵبەتە جەنابی سەرۆک بارزانی بە حکمت و دووربینی و تیژبینی خۆی توانی هەموو ئەو هێزانە بەیەکەوە کۆبکاتەوە بۆ ئەوەی هاوڕا بن بگەنە جۆرێک لە سازان و ڕێککەوتن تاوەکو بتوانن هیچ نەبێت تاوەکو ساڵی داهاتوو بە تایبەتی مانجی 12 ساڵی داهاتوو کە هەڵبژاردننی پەرلەمانی عراق دەکرێت ئەو فراغی یاساییە پڕ بکەنەوە بە هەڵبژاردننی سەرۆکێک بۆ پەرلەمانی عراق لە بەرامبەریشدا سەر لە نوێ پێداچوونەوە بە دەسەڵاتی جێبەجێکردن بکرێت کە بەڕێز محەممەد شیع سوودانی دەکرێت بڵێن ڕۆڵێکی ئەرێنی و کاریگەری بینیوە لە نزیکردنەوەی لایەنە پێکناکۆکەکان بە تایبەتیش پتەوکردنی پەیوەندەکانی حکوومەتی بەغدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوشمان لەبیر نەچێت دەبێت ڕۆڵ و کاریگەری هەریەک لە بەڕێزان لە چیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرز بنرخێنرێ هەمیشە لە هەر ئانوساتێکدا پێویست بوو بێ سەردانی بەغدایان کردو وەکو زەمینە سازیەک بۆ ئەو ئامادەکاریانەی کە دەکرێن ئەوەی تا ممکن بوو بێتن تاوەکو ئەم سەردانە مێژویە جەنابی سەرۆک بارزانی بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بدرێت وەکو چۆن خەڵکانی عراق چاوەڕوانیی زۆریان لێ هەبووە دەرەنجامەکەشی لە مەودای نزیکدا دەبینی. زۆر باشە لە وەرگرتنی ڕاوبۆچوونی هاوڵاتیان هەتاوکوەگا بە شۆڤەکارانی سیاسی و کەسایەتە گرنگەکان هەمویان ئاماژاکەن کە ئەم سەردانە بە شێوەیەکە ئەگەر عراق لە تونێلێکی تاریک بوو بێت ئەو بە ڕۆڕوو ناکێڕوات و ئەو گرێ کوێرانەی کە گەیشتبوون ئاستەوەی کە بەددان بکرێنەوە ئێستا ئیتر گرێکۆرەنین و زۆر بە ئاسانی بەدەست دەکرێنەوە. ئێوە بۆ چونتان چییە چۆن ئەیبینن ئەم بابەتەوە بە تایبەتی لەبارەی پۆستی سەرۆکی پەرلەمان ئەگەر بە کورتی وەڵام بیت. بەڵێ هەڵبەتە ئەو لێکدانەوە لە خەڵکی سادە و نخبەی ئەکادمیش کە لێکدانویان بۆ کردووە زۆر لە زیێ خۆیەتی بۆ ئەوەی ئەو فراغی یاساییە دروست بووە بۆ پڕکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانی عراق لە سەردەستی جەنابی سەرۆک بارزانی پڕ بکرێتەوە بە لێک نزیککردنەوەی لایەنە پێکناکۆکەکان و لێک نزیککردنەوەی هەڵوێست و وەلاوەنانی بەرژەوەندی شخصی و تاکە کەسیەکانیان لە پێناو بەرژەوەندی گەلانی عراق ئەوشمان لەبیر نەچێت ئەم سەردانە مێژوویەی جەنابی سەرۆک بارزانی ئەوەمان ببیردێنێتەوە کە مێژوو جارێکی تر خۆی دووبارە دەکاتەوە وەک چۆن بارزانی نەمر لە دوای گەڕانەوەی لە یەکێتی سۆڤیەتی زاران سەردانێکی بۆ لای عەبدولکەریم قاسم کرد پێداگیری لەسەر کرد بۆ بەدەهێنانی مافەکانی خەڵکی کوردستان ئێستا هەمان مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لە سەردەستی مەرجعی باڵای کوردستان جەنابی سەرۆک بارزانی پێداگیری لەسەر ئەوە دەکرێتن چۆن دەستور جێبەجێ بکرێت بەڕێچاوکردن ڕێزگرتن لە مافەکانی خەڵکی کوردستان بە پێی دەستور. ئێمە سپاس دەکەین پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شێرزاد سلێمان مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی لەگەڵمان بوو وەڵامبەری پرسیارەکانمان. زۆر سپاس.